بۆ ساڵی دووەم ئێران ئاوی زەی بچووکی لە دەواازەی بەنداوی کۆڵەسەی قەزای سەردەشتەوە گرتەوە. بەهۆیەوە پرۆژەی ئاوی خاص نەیتوانی ئاوی خواردنەوە بۆ هاوڵاتیانی قەزای پشدەر دابین بکات و ڕێژەی ئاوەکەش بە ئەندازەی 80 سانتیم دابەزیوە. قایمقامی قەزای پشدەریش دەڵێت ئەگەر ئەم کێشەیە چارەسەر نەکرێت قەزای ڕانیەش ڕووی بەڕووی کەمی ئاو دەبێتەوە. ئاستی ئاوی زێ بچووک 80 سانتیمەتر دابەزیوە. مەش لەم مەرحەلەیەدا لەم قۆناغەدا لەسەر ئاستی بەشەری و لەسەر ئاستی ژینگەی و پەروەردەکردنی ماسی ڕاستی زیانی لێکەوتۆتەوە. لەسەر ئاستی بەشەری وەکو باسم کرد پرۆژەی ئاوی خاص کە لە ستانەوەتی ئاوی خاص زیاتر لەوێ دابین دەکرێت لەو پرۆژەیەوە دابین دەکرێت لەبەرەوەی ئاستی ئاوەکە بە شێوەیەک دابەزیوە کە پرۆژەکە ئێستا کار ناکە. ئەنی باشی حەلیەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەرێکی بنەڕەتی بۆ بدۆزێتەوە. ئەگەر ناکرێ ئەمە تۆ ساڵانە لە مانگی 6 جارێکی کە بکەوێ دیفاعی سلبیەوە بەرامبەر بە ئەمنی ئاو ئەوە بۆ شێوەیە ناکرێ. ینی ئێساش نەبێ بە جۆرێک لە جۆرەکان ینی ئێمە کێشەی ئەومان هەر بۆ دروست دەبێت. خۆ خەتەرەی ئێستا ئەم خەتەرەی ئێستا هەیە لەسەر قەڵازەیە لە ئایندەی نزیکدا دڵنیام لەسەر ڕانیێش دەبێت. بێپلانی حکوومەت و لە خەمنەبوونی بۆ چارەسەرکردنی ڕێشەیی کێشەکان هۆکاری کەڵەکەبوونی دەیان قەیرانە و باجەکەشی هاوڵاتیان دەیدەن. گرتنەوەی ئاویزەی بچووکیش وێڕای زیانی مرۆیی کاریگەری خراپی لەسەر کەرتی کشت و کاڵ و سامانی ماسی هەیە و بە هەزاران پەنجە ماسی لەو دەریاچەیەدا لە ناوچوون. شتێکمان نییە بە ناوی حکوومەتەوە. دوو دوکانی سیاسی یەکێکیان دابەش بووە بەسەر ئێراندا یەکێکیان دابەش بووە بەسەر تورکیادا یەکێکیان خاک و وڵات دەفرۆشە یەکێکیان بێدەنگ دەبێت لە ئاست پێشێلکاری و لە ئاست هەموو ئەو سەروەرێنی کە بەرامبەر گەلی کورد و خاچی کوردستان دەکرێن. دەنا لە ڕاستیدا ئێمە 10 ساڵە پرۆژەی دروستکردنی دوو بەنداو لە پشدەر کە بەنداوی دڵگە و بەنداوی بەلکە کە هەر یەکێکیان ئێستا جێبەجێ کرابان ئێمە ئێستا کێشەی و ئاومان نەدەبوو. بەدەر لەوەشکە ئێستا کە ئەو ئاوە ساڵی ڕابردوو ئێران بەنداوی کۆڵەسەی دروست کرد و ئاوەکەی گرتەوە و ئاوەکەی گلدایەوە سووردان زانی کە گرفتی ئاوی خواردنەوە بۆ شاری قەڵازە دروست دەبێت. سووردیان زانی کە سامانی ماسی و کشتتوکاڵ کە بەشێکی زۆری لە سنووری ئەو زێدا کراوە دەکەوێتە مەترسیەوە. بەڵام لەبەرەوەی کە قسەیان نەکرد ئەوان هەر لە خەمی باخەڵقپڕکردنی خۆیاندان ئەوان هەر لە خەمی سەفرە و سیاحە و لە خەمی بەخێوکردن و برەودان بە ماڵبات و بە حیزبەکانی خۆیاندان. لە ڕاستیدا شتێکمان نییە نە بە ناوی حیزبەوە نە بە ناوی حکوومەتەوە. ئەوانە تەنها ناویان دەنین دوو دوکانی سیاسی و بەس. واوەی ئەوڕۆ دیسان ڕوویداوە جاریشتر پار شەمان کات بوو. ئەمڕۆ لەبەرەوەی جاریشکە ئێران ئەماوە بێکزاری گرتوتەوە ژمارەیەکی زۆر لە ماسی بەدان 1000 ماسی لە ڕووبارەکەدا ئەمڕۆ لەبەرەوەی ئاسیاوەکەدا بەزیوە لە گۆلاوەکاندا مردوون. هەروەها پرۆژی ئاوی خاصش لە ئێستا کارەکانی وەستاوە. ئەگە چارەسەر نەکرێ لەم یەک دوو ڕۆژەدا لەم هەفتەیەشدا ئاو بۆ دانیشتواندا بین ناکرێت ئەگە چارەسەر نەکرێت. بەهۆی گرتنەوەی ئاوی دەریاچەی دووکان لە قەزای سەردەشتەوە 80,000 هاوڵاتی پشدەر بێ ئاو بوون. لە کاتێکدا ڕۆژانە تەنە هاوڵاتیانی سەنتەری ئەو قەزایە پێویستیان بە 25,000 متر سێجا ئاو هەیە بۆ خواردنەوە. تاکە چارەسەرێک بۆ ئەم کێشەیە دروستکردنی بەنداوی دڵگەیە لە قەزای پشدەر و حکوومەتیش بە بیانووی قەیرانەوە ئامادە نییە بیخاتە بواری جێبەجێکردنەوە. ئارەز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، قەڵاتزێ.